سبەی 34مین لووتکەی وڵاتانی عەرەبی لە بەغدا بەڕێوە دەچێت بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە داخۆ ئەم لووتکەیە چۆنە سەرکەوتوو دەبێت یان ناوات دۆخی عێراق بەرەو چۆ دەچێت میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەلی ناسر شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز ناسر شەوتان باش، زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. پرسیارەمەیە ئایا ئەم لووتکەیە چی لە دۆخی عێراق لە ڕووی سیاسیەوە دەگۆڕێ بەهێزی دەکا دەیگەڕێنێتەوە ناو جیهانی عەرەبی یاخودنا؟ بسم الله الرحمن الرحیم. نای خدای گەورە و میهرەبان، سڵاو لە ئێوە و بینەرانتان. ئێستا ئەو دۆخێک کە ئێستا لە عێراقەیە دابەش بووە لە نێوان پشتیوانکار و ئەو کەسانی کە ڕەتی دەکەنەوە چەند وڵاتێکی عەربی بەشدار بکەن. ئەمەش هەڵوێستی دەرئەنجامی سیاسەتەکانی ڕابردووی حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق بووە بە دیاریکراوی دوای ئەو لێکترازانە و دابەشبوونەی لە ئەنجومەنی نوێنەران عێراق دروست بوو. خۆپشاندان کرا لە دژی هاتنی ئەحمەد شەرع بۆ بەغدا، چەند سیاست مەدارێکی دیکە پێشوازیان لە هاتنی بەڕێز شەرع کرد بۆ بەغدا، تەنانەت بەشێکی دیکەش دژی ئەوە بوون شاند و سەرکردەکانی دیکەی عەرەبی بێنە بەغدا. ئێستا دابەشبوون هەیە لە نێوان عێراق ئەم هەڵوێستە کە داوای دەکرێت بۆ لووتکەی کۆمکاری عەرەبی لە عێراق هەڵوێستێکی دیکەی ئەرێنی بۆ ئەوەی ئەم لووتکەیە سەرکەوتوو بێت. بۆ نمونە دەبین ڕنگدانەوەیەکی گرنگی هەبوو جیاوازە لە دۆخی ئێستا کە وڵاتانی ناوچەکە پێدا تێدا پەڕن، چەند دۆسیەی گرنگ هەیە وەکو شەڕ لە غەزا، ڕاگەیانی ئاگربەست کە دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئیسرائیل و فەڵەستینیەکان بگەونە ڕێکەوتنێک. تەنانەت حکوومەتی سووریاش ئەوەی لە ڕابردوودا بە گۆڕانکارانی پێدا تێپەڕی ڕوخانی ڕژێمی ئەسەد و هاتنی هێزی ئیسرائیل بۆ ناو سووریا. ئەمە ئەو دۆسیە زۆر گرنگانن کە لە کۆمکاری عەرەبیدا تاوتوێیان دەکرێت. جگە لەمەش دۆسیی ناوخۆی عێراقدا بەشێکە لە تاوتوێیەکان کێشە ئابوووریەکان سەقامگیری سیاسی ئەمە ئەو دۆسیە گرنگانن کە زۆر بەیانی تاوتوێی لەسەر دەکرێت. چەندین دۆسی دیکە دەرهاوێشتەی نوێی دەبێت. زۆر باشە. بەڕێز ناسر بۆ خۆشت ئاگاداری زۆرێک لە سەرکردەکانی وڵاتانی عەرەب، ینی دەرەجەیەک دەڵێم جا پاشا بێ یا سەرۆ کۆمار بێ، بەشداری لەم لووتکەیەی عێراق ناکەن. کەواتە دەکرێت بەمە بڵێن لووتکە یاخود کۆبوونەیەکی ئاسایی وڵاتانی عەرەبیە. لە ڕاستیدا ئەو لووتکەیە پشت بەو دەرهاوێشتانە دەبەستێت زیاتر لەوەی کێ بەشداری دەکات. بیرۆکەیەک بڵاو بۆتەوە لە نێوان چەندین سەرکردەکانی سەرکردە عەرەبیەکان دوای سەردانی سەرۆک دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ چەند وڵاتێکی کەندا و کە 3.7 تریلیۆن دۆلار وەبەرهێنان لە ئەمریکادا دەکرێت دوای ئەو سەردانە. ئەمە قەبارەیەکی زۆر گەورەیە. وەبەرهێنان لە چیپە ئەلکترۆنیەکان زیرەکی دەستکرد لەلایەن ئیماراتەوە، هەروەها سعودیا و قەتەرش وەبەرهێنان دەکەن. عێراق ئێستا لە عێراقدا بە دوای بەرژەوەندیەکانی عێراق دەگەڕێن. ئیمتیازاتەکانی عێراق چی دەبێت لەو دەرهاوێشتانەدا؟ ئەگەر وەبەرهێنانی باش بەدەست بهێنین لە ژێر سێبەری ئاسایشێکی باشدا، سەقامگیریەکی باش لە عێراق لەو دۆخی کە ئێستا پێدا تێدەپەڕێت، ئێستا دەتوانین وەبەرهێنانی عەرەبی ڕابکێشین. چەند کۆمپانیایەکی ئەمریکاش ئەگەری هەیە ڕایبکێشین بێن لە ناو عێراقدا کار بکەن و لە بوارەکانی دیکە ئەو کۆمپانیانەش کە لێرە هەرن وەرهێنانی زیاتر بکەن. بۆ نمونە وەبەرهێنان لە بواری نەوتدا عێراق دووەم گەورەترین یەدەگی نەوتی هەیە لە جیهاندا. چین
گەورەترین للقطاع النفطي اليوم عندما هناك هاوردەکاری نەوتی عێراق بووە زۆرترین نەوتی عێراقی هاوردە کردووە ئەو جەنگە ئابووریشکردنەوەن عێراق ئەمریکا و چینێ لە ڕاستیدا دەبێت عێراق هەڵوێستێکی هەبێت هەروەک چۆن هەموو لایەنەکانی یەک بگرنەوە و بەرهێنانێکی بەهێز بۆ رووسیا و عێراقیش دابین بکات لەو بڕواایەدام باش عێراقیش بە هەمان شێوە عەرب کۆ بکاتەوە لە بوارەکانی وەبەرهێنان زۆر زۆر یاداشنامە لە نێوان عێراق و تورکیاش واژۆ کراوە لە ماوەکانی ڕابردوودا بۆ نمونە بۆ بەنداوەکان دروست بکرێن لە عێراق دەبێت سیاست مەداران زۆر باشە بڕێز لە ناسر بەرژەوەندەکانی عێراق بکەنەوە زۆر باشە بەڕێز ناسر من دەمەوێت ڕاستەوخۆ پێم بڵێ لەسەر ئەم پرسیاری من ئێوە دەڵێن چی ئەگەر بێتەوە یادت سەرکردەی کۆچکردووی مسر جەمال عەبدولناسر لە دوای یەکێک لە لووتکەکانی عەرەبی لە وەڵامی ڕۆژنامە نووسێکدا کە پێی ول لەسەر چی ڕێکەوتون وتی ڕێکەوتین لەسەر ئەوەی ڕێک نەکەوین اتفقنا على أن لا نتفق پێ دوایە ئەم لووتکەیەش بە هەمان شێوە وەکو ئەوەی ئەو سەردەمە دەبێت يعني انت الان ذكرتني ئێستا باست لە قسەیەکت کرد کە وا بزانم حسنی مبارەک کردی ئەم نمونەیە کە باس دەکرێت نعم جمال عبد الناصر بەڵێ جەمال عەبدولناسر يعني هذه الامثال بەڵێ ئەم نمونەیە بەرامبەر یەکدی دەهێنرێنەوە بەڵام پێوەەر نین ئێستا لە گۆڕانکاریەکی گەورەدا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ئێمە باس لە لووتکەیەک دەکەین ئەگەر هەڵوێستێکی عێراقی باش هەبێت ئەگەر دەرهاوێشتەی باش هەبێت لەوانەیە بۆ ڕێگەی گەشەکردن کە بە هەرێمی کوردستان و تورکیادا تێپەڕێت دواتر بۆ ئەوروپا ئەگەر عێراق جێگەی سەرنجی و گرنگی پێدانی وڵاتان بێت بەهۆی شوێنە استراتیژیەکەی بەهۆی ئەو ئاسایشی لەناو عێراقدا هەیە لە بڕواایەدام دەرهاوێشتەکانی ئەم لووتکەی باش دەبێت بەڵام ئەگەر ئەم دەرهاوێشتانە کاری پێ نەکرا بۆ نمونە لایەن حکوومەتی داهاتوی عێراق ئێستا ئەمە باس لە کۆتایی خولی ئەم حکوومەتی ئێستا دەکەین هەڵبژارنی داهاتوو دەری دەخات کێ دەبێتە سەرۆک وەزیران بۆ کابینەی داهاتوی حکوومەتی عێراق لەو بڕواایەدام ئەگەر بەم شێوێ نەبێت ئەگەر وەبەرهێنان لە دەرهاوێشتەکانی ئەم لووتکەیە نەکرێت دڵنیاییەوە شکست دەبێت ئێستا باس لە هاتنێکی زۆر و ئامادەبوونێکی گەورەی نەک باڵین سەرکردەکان سەرکردە عەرەبیەکان بەڵکو با بڵین شاندەکان لوبنان شاندی خۆی نردووە وڵاتانی دیکە شاندیان نردووە بەڵام سەرۆکی لوبنان بەشداری ناکات لەم لایەنەوە ئێمە پشت بەم دەرهاوێشتەی ئەم لووتکەیە دەبەستین لەو گۆڕانکاریانە باشە لە عێراقێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بۆ نمونە دەکرێت وەبەرهێنان بکرێت لە ژێر سێوەری سیاسەتێکی یەکگرتوو ئەویش زۆر باش سیاسەتی کارکردن لە دۆسیەکان نەک تەنیا کارکردن لەوەی کە خۆیان دایانەوێت لەوەی کەسێک دەیەوێت لە پێناو بەرژەوەندی خۆی لە پێناوەوەی لە دەسەڵات بمێنێتەوە زۆر باشە زۆر بەڕێز عەلی ناسر شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغدا و لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش